کاتێک لە ئەنشتاینیان پرسی هەست بەچی دەکەی کە زیرەکترین پیاوی جیهانیت؟ لە وەڵامدا گوتی لە نیکۆلا تێسلا بپرسن. مەبەست لە وەڵامەکەی ئەوەیە تێسلا لەو زیرەکتر بووە. بە دڵنیاییەوە ئەگەر ئەنشتاین لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زیندوو بووایە بەبێ دوودڵی دەیگوت لە ستیڤن هۆکینگ بپرسن. زانای فیزیای بیردۆزی بەریتانی ستیڤن هۆکینگ بە میراتگری بلیمەتیەکەی ئەنشتاین دادەنرێت. ئێمەش لەو ڤیدیۆیەدا باز لە ژیان و ئایدیاکانی ئەو زانایە گەورە دەکەین. لەگەڵمان بن. ستیڤن هۆکینگ لە 8 جانیوەری ساڵی 1932 لە ئۆکسفۆردی ئینگلتەرا لەدایک بووە. ئەم بەروارەش هاوکاتە لەگەڵ یادی کۆچی دوایی گەورە زانای ئەستێرەناسی گالیلۆ. باوکی ستیڤن هۆکینگ زانایەکی توێژەری پزیشکی و نیزۆبڵی دایکی دەرچووی زانکۆی ئۆکسفۆرد بووە. خاوەنی ئەم مێشکە گەورەیە ئاستی خوێندنی لە قوتابخانە لە نێوان ناوەند و خراپ بووە، بەڵام گرنگی بەزانینی شێوازی کارکردنی شتەکانی دەوروبەری داوە. زۆر جار ئامێرەکانی وەک کاتژمێر و ڕادیۆی کردوتەوە. بەهۆی ئەم ڕەفتارانەی لە قۆناغی منداڵی نازناوی ئەنشتاینیان لێناوە. لە قۆناغی ناوەندیش ئاستی زیرەکی لە خوێندن زۆر بەرز نەبووە. باوکی حەزی دەکرد لە کۆلێژی پزیشکی بخوێنێت، بەڵام ئەو بەمە قایل نەبوو، چونکە حەزی دەکرد لە بەشی فیزیا درێژە بە خوێندنەکەی بدات. بەنزیکەیی نمرەی تەواوی بەدەست دەهێنا لە بابەتەکانی فیزیا. هەر بۆیەشە لە ساڵی 1960 یەکەم ساڵی خوێندنی لە زانکۆی ئۆکسفۆرد دەست پێ کرد. بەڵام دوای تێپەڕبوونی چەند ساڵێک هەستی کرد زۆر دەخلیسچێت و بێهۆ بە سەرزەوی دەکەوێت. لە یەکەم ساڵی خوێندنیدا کێشە زەستەییەکانی هۆکینگ زیاتر بوو، تەنانەت نەیدەتوانی قەیتانی پێڵاوەکانی ببەستێت. لێرەوەش گەشتی ململانەکەی لەگەڵ نەخۆشی و داهێنان دەستی پێکرد. ئەو زانە بلیمەتە لە قۆناغی هەرزەکاریەوە تووشی نەخۆشی جەمامی ماسوولکەکان بوو کە نەخۆشیەکی دەگمەنە و چارەسەری نییە. بەرەبەرە شێوازی قسەکردنی زەحمەتتر دەبوو تا کار گەیشتە ئەوەی توانای جوڵەی نەما و دکتۆرەکان ئاماژەیان بە ترسناچی نەخۆشەکەیدا و ماوەی 2 ساڵیان بۆ دانا کە لە ژیان زیندوو بێت. بەڵام بەرەنگاری نەخۆشیەکەی بووە و ئەو ئێستا تەمەنی 74 ساڵە. ئەمەش بووە مای سەرسوڕمانی دکتۆرەکان. ستیڤن هۆکینگ خاوەنی چەندین توێژینەوەی تیۆریا لە زانستی گەردون و چەندین توێژینەوەی تر دەربارەی پەیوەندی نێوان کوونەڕەشەکان و داینامیکی جوڵەی گەرمی، وە خاوەنی چەندین لێکۆڵینەوەیە دەربارەی بە دوای یەکداهاتنی کات و هەڵساوە بە ئاسانکردنی دەستەواژەی فیزیاییە ئاڵۆزەکان بۆ ئەوەی زۆرینەی خەڵکی بە ئاسانی لە زانستی فیزیا و فکرەکانی بگات. هۆکینگ لە یەکەم هەنگاودا وتارێکی زانستی بە ناوی فەزاکات نووسی، وتارەکەش خەڵاتێکی زانستی گەورەی بردەوە. پاشان کاری لەسەر تیۆری چۆنیەتی دەستپێک و کشانی گەردون کرد. لە ساڵی 1970دا ڕێگایەکی بۆ لێکۆڵینەوە لەسەر سەرەتای گەردون کردەوە کە ئەویش کوونەڕەشەکان کلیلەکەی بوو. کوونەڕەشەکانی شوێنگەلێکی نهێناوین و تاریکن لە گەردوندا. هێزی چێشکردن لەم شوێنەدا زۆر بەتینە. ئەو مادانەی زۆر نزیک دەبنەوە لە ناوەندی کوونەڕەشەکان دەگوشرێنە ناوکەکەی. زانایان بڕوایان وایە کوونەڕەشەکان لە کاتی مردنی ئەستێرەکان دروست دەبن. ئەستێرەکە تێک دەڕمێت و خاڵێکی چڕ دروست دەکات. هێندێک لە کوونەڕەشەکان بچووکن و هێندێکیشیان زۆر گەورن. زانایان دەتوانن بە سیرکردنی لێوارەکانی کوونەڕەش لێکۆڵینەوەی لەسەر بکەن، چونکە لێوارەکانی کە بە ئاسۆی ڕوودا و ناسراوە ڕووناکە و گازەکانیشی دەکرێت ببینرێن. تەنۆلکەکانی ناوکوونەڕەش بۆ ئەوەی لی دەرباز بن دەبێت بە خێرایی ڕووناچی بجوڵێن، بەڵام هیچ شتێک ناتوانێت خێراتر لە خێرایی ڕووناچی بجوڵێت و ڕووناچیش ناتوانێت لە کوونەڕەش دەرباز بێت. ستیڤن هۆکینگ تێگەیشت کوونەڕەشەکان هەرگیز ناکرێت بچووک ببنەوە، بەڵکو تەنها دەکرێت گەورەتر ببن. ئەمەیە هۆی ئەوەی هیچ شتێک ناکرێت لە چێشکردنی کوونەڕەش دەرباز ببێت. بەڵام هۆکینگ بیری بۆ لای تەنۆلکەکانی ئاسۆی ڕوودا چوو. ئەم تەنۆلکانە چیان بەسەر دێت؟ هۆکینگ لەسەر تێگەیشتن لە گەردونە گەورەکە چڕ بۆ سەرنجیدایە هێندێک لە بچووکترین تەنۆلکەکان. جووت تەنۆلکەکان بەردەوام لە گەردوندا دروست دەبن. یەکێک لەم جووتە بارگەکەی نێگەتیڤ و ئەوی تر بارگەکەی پۆزەتیڤە. ئەم جووت تەنۆلکانە بۆ ماوەیەکی کەم پێکەون و دوایی جیا دەبنەوە. دوای جیابوونەوە دەکەون لێک و یەکتری دەسڕنەوە. هۆکینگ بڕوای وابوو ژمارەیەکی زۆر لەم جووت تەنۆلکانە لە ئاسۆی ڕوودا و کوونەڕەشدا دەبێت هەبن. کاتێک ئەوان زیاد دەبنەوە
تەنۆرکە نێگەتیڤەکە دەچێتە ناو کوونەڕەشەکە و تەنۆرکە پۆزەتیڤەکەش دەرباز دەبێت. ئەمەش مانای ئەوەیە کوونەڕەش وزە دەردەدات. ئەم وزەیە ناسراوە بە تشکدانەوەی هۆکینگ. ئەم تیۆریەی هۆکینگ لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو لەلایەن زۆرینەی زانا فیزیاییەکانی جیهانەوە قبول کرا. دۆزینەوەی تشکدانەوەی هۆکینگ بۆ هەمیشە لێکۆڵینەوەی لەسەر کوونەڕەشەکان گۆڕی. ئەو ماتماتیکەی هۆکینگ بۆ تێگەیشتن لە کوونەڕەشەکان بەکاری هێنا یارمەتی داین بۆ ئەوەی لە سەرەتای گەردوون تێبگەین کە ئەویش ئەوە بوو گەردوون دەبێت لە خاڵێکی چڕی بێکۆتا دەستی پێکرد بێت. لە ساڵی 1974دا هۆکینگ بۆ ئەندامی ئەنجومەنی شاهانە هەڵبژێردرا. ئەم گروپەش لە ساڵەکانی 1660دا بنیادراوە. ئەندامەکانی بریتین لە کۆمەڵێک گرنگترین زانە لە جیهاندا. لە ساڵی 1975دا پاپا بەهۆی کارەکانی لەسەر تیۆری بینگ بانگ هۆکینگی ناسی. پاشان لە ساڵی 1970دا خەڵاتی ئەلبێرت ئەنشتاینی بردەوە کە ویلایەتە یەکگرتووەکان دەیبەخشێت بە زانا فیزیاییەکان. لە ساڵی 1979دا ئەو مامۆستا بلیمەتە بووە 17هەمین لوکاسی ماتماتیک لە زانکۆی کامبریج. کەم ئەندامیەکەی هۆکینگ هەر بە ئازار چەشتن و بەلە پەلکەوتن کۆتایی نەهات، بەڵکو لە ساڵی 1985دا تووشی هەوکردنی سیەکان بوو. بۆ ئەم نەخۆشیەش نەشتەرگەریەک بۆ هەڵپچرینی گەروی بۆ کرا کە دواتر بووە هۆی لە دەستدانی توانای قسەکردنی بە تەواوی. تا ئەو کاتەی ئەندازیارێکی ئەمریکی بە ناوی والت وڵتس پەرەی بە سیستەمێکی کۆمپیوتەری ئالۆزدا کە ئەویش توانی لەم ڕێگەیەوە قسە بکات بە نووسینی وشەی داواکرا و لەسەر شاشەی کۆمپیوتەرەوە. دواتر ئەم بەرنامەیە پەرەی پێدرا و بە کورسی جوڵاوەکەیەوە پەیوەستکرا و دەنگێکی دەستکردی پێبەخشی. بەهۆی ئەمەشەوە هۆکینگ لەگەڵ خەڵکیدا دووبارە پەیوەندی دروست کردەوە. هۆکینگ دەڵێت مادام لە گەردووندا 100 ملیار گەلە هەسارە هەیە و هەر یەک لەم گەلە هەسارانەش ملیارەها ئەستێرە لە خۆ دەگرن، لەبەر ئەوە مەرج نییە زەوی تاکە شوێن بێت ژیان تیایدا پەرەیسەند بێت. بۆیە دەکرێت بوونەوەری ئاسمانی و دەرەچی لەم گەردوونەدا بژیان. لەمەش سەیرتر ئەوەیە هۆکینگ زانایانی لەوە ئاگادار کردوتەوە کە پەیوەندی کردن لەگەڵ بوونەوەری ئاسمانی لەوانەیە کارەساتی لێ بکەوێتەوە. چونکە ئەگەر بوونەوەری ئاسمانی سەردانمان بکەن دۆزینەوەیەکی گەورە و جیهانێکی نوێیە بۆ ئەوان. ئەمەش ئەنجامەکەی وەک دۆزینەوەی کیشوەری ئەمریکا دەبێت کە کاتێک ئەوروپیەکان دۆزیانەوە خۆیان تیایدا نیشتە جێبوون و هیندیە سوورەکانیشیان قەڵاچۆ کرد. هۆکینگ لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو بڕیاریدا کتێبێک دەربارەی گەردوون بنووسێت، بەڵام بۆ هەموو کەس نەک تەنها فیزیاناسەکان. هەر بۆیەشە لە جیاتی هاوچێشەی ماتماتیک گاڵتە و بەراوردکردنی تیادا بەکارهێنا بۆ ئەوەی یارمەتی خوێنەر بدات لە تێگەیشتن بە ئایدیا ئالۆزەکان. کتێبەکەشی لە ساڵی 1970دا بڵاو کردەوە، ناوینا کورتەیەک لە مێژووی کات. ئەم کتێبەش ناوی چووە ناو کتێبی گینسەوە بۆ شکاندنی پێوانەی بربڵاوترین کتێب لە جیهاندا. ئەم کتێبە بۆ 40 زمان وەرجێڕدرا و 10 ملیۆن دانەشی لێفرۆشرا. لە ساڵی 1991ش کرا بە فیلم. دوای چاپکردنی گەورەترین کتێبی زانستی، هۆکینگ زیاتر خۆی خەریکی بیرکردنەوە و نووسین و گەشتکردن و کارکردن کرد. ئەو لە سەرانسەری جیهان بوو بە ڕوخساری ناوگۆڤارەکان، ئیلهامی دەدا بەکەم ئەندامان بۆ ئەوەی بە ئامانجەکانیان بگەن. ستیڤن هۆکینگ لە تەمەنی 70 ساڵیدا و لە ڕۆژی جەژنی لەدایک بوونی سیمینارێکی بەناوی بۆچی دەبێت بچین بۆ گەردوون پێشکەش کرد، واتە ڕۆژی لەدایک بوونەکەی بۆ قسەکردن لەسەر کارەساتە جیهانیەکان بەکارهێنا کە ئەویش گەرمبوونی جیهانیە. ئەم زانایە لە سیمینارەکەیدا ئەوەی باس کرد کە دەشێت لە داهاتوودا ژیان لەسەر ئەم هەسارەیە بۆ مرۆڤ ناممکین بێت. هۆکینگ بڕوای وایە مرۆڤ دەبێت گەشتێکی دوور و درێژ لە گەردووندا بکات. بە بۆچوونی ئەو زانایە گرینگە بۆ مرۆڤ هەسارەیەکی تر بۆ ژیان بدۆزێتەوە، چونکە ئەمە تاکە ڕێگەیە ڕەگەزی مرۆڤ لە لەناوچوون بپارێزێت. هۆکینگ بڕوای وایە مرۆڤ پێویستە لە 100 ساڵی داهاتوودا ئەمە بکات، چونکە ژیان بەرەو گەرمی دەچێت. لەوانەیە هاوڕابینیان دژیەک لەگەڵ هێندێ بۆچوون و بیردۆزەکانی هۆکینگ. بۆ نمونە ئەو دان بەبوونی دروستکەرێک بۆ گەردوون دانانێت و پێی وایە گەردوون پێویستی بە دروستکەر نییە. ئەو وای دادەنێت کە گەردوون لە ئەنجامی پرۆسەی پەرەسەندن دروست بووە، بەڵام ئەم بۆچوونانەش ڕێگر نابێت لە بەردەم ئاشنابوونمان بە بۆچوونەکانی زانایەکی گەورە دەربارەی زانستی گەردوون ناسی و فیزیا.
ئەم پرسیارانەی هوکینگ دەیپرسێت جیهانگەلێکی نوێی لە بیرکردنەوەی زانستی کردوتەوە. لێکۆڵینەوەکانی لەسەر کوونەڕەشەکان بووە هۆی گەشەپێدانی تێگەیشتنمان لە گەردوون. وەستانی جەستەی هوکینگ هەرگیز زیهنی هێواژ نەکردەوە، ئەو مێشتی بەکارهێنا بۆ ئەوەی بە باشترین شێوە تواناکانی خۆی بسەلمێنێت. ژیانی بە چالاکیەکانی دەوڵەمەند بوو، ئایدیاکانی کاریگەری لەسەر ملیۆنەها کەس لە سەرانسەری جیهان داناوە. هوکینگ ئێستاش بیر لە مومچینەکان دەکاتەوە. لە یەکێک لە وتەکانیدا دەڵێت سەیری ئەستێرەکان بکەن، نەک پێیەکانتان. ئەگەر ئەم ڤیدیۆت بەدڵ بوو بیرت نەچێ لایک بکە و کۆمنت بنووسە. و بۆ ئەوەی بەردەوام ڤیدیۆکانمان بدینی سەبسکرایبی کەناڵی کورتپۆست بکە.